نوێنەری ژمارەیەک لە کەسوکاری شەهیدان و کەم ئەندامانی سەنگەر و هاوڵاتیانن لە بەردەم سەرۆکایەتی شارەوانی سلێمانی گرت بوونەتەوە، چونکە ڕێگەیان پێنادرێت ئەو زەویانەی کە چەند ساڵێک پێش ئێستا وەریان گرتووە بیکەن بە خانوو. نوێنەری خاوەن زەویەکان چوونە لای سەرۆکی شارەوانی سلێمانی و پەیام و داواکاریەکانیان پێشکەش کرد بۆ ئەوەی بەزوویی بەدەم کێشەکەیانەوە بێت و چارەسەری بکات. یەکێکم لەوانە بە برینەی بەچەکی شیمیایی لە شانەخسە برینار بوو 150 متر عەرزە وەرگرتووە. حەزەکەم ئەمڕۆکو ئەو ڕەفیقانی خۆمان بیکەم بە خانوویەک ئیتیا بچینە ناوی. ئێمە هاوڵاتیانین کە زەوی وەزارەتی پێشمەرگە و دژە تیرۆر و شەیدی پێشمەرگانی شەڕی داعش ئەو هاوڵاتیانە کە کڕیویانە هاوڵاتی ئاسایی بەڕاستی ئەوان وەریان گرتووە فرۆشتویانەتەوە. ئەم زەویانە چەند دەستێکیان کردو هەیە 7 دەست 8 دەست 9 دەستی کردووە. بەڕاستی ئێمە لە 2019 ئەم زەویانەمان کڕیوە ساڵ و نیوە کە بێ ڕیان گرین تەواو بێزار بووین. بەڕاستی سیارەم بۆ فرۆشتووە، من ینی جیازم بۆ فرۆشتە خۆم وەسام ینی هیچ شتێکم بەدەستەوە نەماوە. سەرۆکی شارەوانی سلێمانیش دەڵێت داواکاری ئەو خاوەن زەویانە ڕەوایە و پشتیوانیان دەکات، بەڵام لە چوارچێوەی یاسادا و لە ئێستاشدا لە چاوەڕوانی وەڵامی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستاندایە. سنووری یاسا و ڕێنمایی ئەتوانین هاوکاریان بین و بەپی پەیوەندی شارەوانی و ئەم کارەش پەیوەندی تەنها بە شارەوانی سلێمانیەوە نییە، پەیوەندی بە هەموو دایرە معنیەکانی وەکو بەڕێبەرایەتی گشتی کوشت و کاڵە، وەکو بەڕێبەرایەتی نەخشەدانانی ئاوەدانیە، وەکو بەڕێبەرایەتەکانی تۆمارکردنی خانوبەری سلێمانی و هەموو بەڕێبەرایەتەکانی کە ئەچێتە سنووری شارەوانی سلێمانیەوانە وەکو یەک تیم کارەکە تەواوکەین. بەڵام ئێمە چاوەڕێ ئەو فەرمانەی ئەنجومەنی وەزیرانین و یاساش ڕێگەی یاوەڕاستی ئەنجومەنی وەزیران ئەتوانێت بڕیاری دابەشکردنەکەیان بۆ بنێرەتە خوارەوانە. بۆ پشتیوانی زیاتر نوێنەری خاوەن زەویەکان چوونە مەڵبەندی یەکی ڕێخستنی سلەیمانی یەکێتی نیشتیمانی کوردستان و لەگەڵ لێپسراوی مەڵبەندیش کۆبوونەوە. مزەکەرەیە گەنووسن، ئەو مزەکەرەیە من ئەینێرم بۆ هەمووی، ئەینێرم بۆ هەموو لایەنەکان، بۆ هەموو لایەنی پەیوەندیدار، بۆ ئەوەی بە هەمومان بتوانین چارەسەری ئەم کێشەیە بکەین. چینە بەردەم سەرۆکایەتی شارەوانی لای بەڕێزدەی لا خاندوایەوە ئەویش چەند قسەیەکی کرد بەڕاستی زۆر دڵخۆشکەر نەبوو، بەس تۆزە ئومێدمان پێ هەیە. دوای ئەوە هاتینە بەردەم مەڵبەندی ڕێخستنیەکی سلێمانی بەڕێز کاک جەزا پێشوازی لێکردین و چوینە ژوورە و هەموو پەیامەکان و گلەیەکانمان گەیانوتە کاک جەزا. ماوەی 5 ساڵە بەوتەی ئەو خاوەن زەویانە بە نووسراوی ڕەسمی زیاتر لە 35,000 پارچە زەوی دابەش کراوە بەسەر کەسوکاری شەهیدان و کەمەندامانی سەنگەر و بەشێک لە هێزانمنیەکان. زۆرێک لە زەویەکانیش کڕین و فرۆشتنیان پێوە کراوە و بەشێکیشیان کراوە بە خانوو. بەڵام ماوەی 2 ساڵە ڕێگە بە خاوەن زەویەکانی دیکە نادرێت بیکەن بە خانوو، بۆیە داوا دەکەن لایەنە پەیوەندیدارەکان بەزووی بەدەم کێشەکەیانەوە بێن و چارەسەری بکەن بۆ ئەو کەسانەشی بەنایاسایی زەوییان بەکارهێناوە ڕێکاری یاساییان بەرامبەر بگرنە بەر. هێمن کەمال، کورتسات نیوز، سلەیمانی.